بەناوی خۆی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە لە بەرنامە و پرۆگرامێکی تری ژیان بە ئەندازە بە ئەوەی خۆشەویست دەگەمەوە. لە بەرنامەیان جارەماندا هەوڵ دەین باسێک لە ڕەشکە و وەزەیتی ڕەشکە بکەین. هەوڵ دەین زۆرترین زانیاری دەربارەی ڕەشکە و زەیتی ڕەشکە لە ڕووی بەرهەمهێنان و لە ڕووی تەندروستیەوە بۆی خۆشەویست باس بکەین وا ڕوونی بکەینەوە. بینەرمان. کاگڕەنج حەزەکەم باسێک لە شێوازی بەرهەمهێنانی زەیتی ڕەشکەمان بۆ بکەیت. ئایا زەیتی ڕەشکە چۆن بەرهەمهێنرێت هەم لە کارگەکان و هەم لە سەنتەرە گیادەرمانیەکانش؟ زەیتی ڕەشکە وەکو هەموو زەیتەکانی تر بەشێکە لە پێکاتەی ڕۆکی ڕەشکە کە هەموو جۆرەکانی زەیت کە بەشێکن لە پێکاتەی ڕۆکەکان بۆنە زەیتی گڵۆبەڕۆژەکە بەشێکە لە تۆی گڵۆبەڕۆژە، زەیتی کەتان، زەیتی کونجی، زەیتی گەلمەشامی کام زەیتانە هەن و خەڵک بۆ خواردن بەکارێنیان دەیشان بۆ بابەتی جوانکاری بەکاریان دەیشان بۆ سوودی پزیشکی بەکارێن. هەر یەکەیان بەشێکن لە ڕۆکەکان کە ڕۆکی پزیشکین و ڕۆکی خۆراکین و بۆ خۆراکی ڕۆژانە بەکارێن و شێوازی گرتنیشان جیاوازە. هەر یەکەو بە کاگڕەنج زۆر باشە. ئێمە کە بۆ نەباز لە زەیتەکانی تەکەین بۆ زەیتی گڵۆبە ڕۆژە یان بۆ زەیتی سرکە یان بۆ زەیتی زەیتون، ئەمە مادە سەرەتایەکە بۆ زەیتونە، بۆ ئەو گوڵۆبە ڕۆژەیە یان بۆ ئەو سرکەی سێویان تریان هەر جۆرەی تر. بەس ڕەشکە شێوازی خۆی ڕەشکەکەمە بەسمە شێوازی بەرهەمهێنانەکەی چۆنە وە لە چ شوێنێک ڕەشکە ئەچێنرێ و بەرهەمهێنرێ؟ ڕەشکە ڕۆکێکی کشتتوکاڵیە بەام بە شێوەیەکی لە وڵاتی خۆمانە بوونی هەیە. لە وڵاتی خۆمانە هەیە. ئێمە وەک خۆمان ڕەشکەی کوردیمان هەیە، هەرچەندە لە بازار ڕەشکەی پاکستانی هەیە، ڕەشکەی هەندی هەیە کەمانە هەمویان سوودی ڕەشکیان هەیە، بەڵام ڕەشکەی کوردیشمان هەیە کە خۆشبەختانە لە وڵاتی خۆشمانە بە شێوەیەکی سروشتی بەرهەمهێنرێ و بەرهەمێکی زۆر زۆر باش و تەندروستیشە. کاگڕەنج لەوانەیە من مەبەسمە ئەم بابەتە تۆزێک درێژەی پێ بدەین بە تایبەتی لەسەر ڕەشکە، چونکە شێوازی بەرهەمهێنانی خودی ڕەشکەکە لەوانەیە لای هاوڵاتیان لەوانەیە زانیاری کەوتویان نەبێت لەسەر ئەم بابەتە. ئایا ئەو زەویە کشت و کاڵیانەی کە بۆ بۆ بەرهەمهێنانی ڕەشکە ئەبێت چۆمێ بە چ سیفەتێکی تابێ وەکو زەویە کشت و کاڵەکانی تر بیان نە ئەم تایبەتمەندێکی تری هەیە؟ زەوی کشت و کاڵی بۆ ڕەشکە هەروەکو دانەوێڵەکانی تر وایە، بەڵام وەرزی ڕواندنی ڕەشکە کەمێک جیاوازترە لە دانەوێڵەکان، لە وەرزێکی جیاوازترە ئاڕێ وەکو گەرم و جۆ ئەوانە نییەکە وەرزەکە زیاتر ڕەشکە لە وەرزی بەهارە ڕەشکە ڕوێنرێ و لە هاوینیشا ئەدورێتەوە و بەرهەمی ڕەشکە دەسەخرێ. زۆر باشە. ئێمەمانەوە بین باز لە بەرهەمهێنانی زەیتی ڕەشکە بکەین. ئەو قۆناغانە چین کە پێویستە بە ڕەشکە تێپەڕێ بۆی بێتە زەیت؟ پێویستەکەم ڕەشکەیە کامڵ و پێگەیشتوو بێ، ڕەشکەیەکی کاڵ نەبێ. چۆن ئەو چۆن نەزانین کە کامڵ؟ ڕەشکەی کامڵ ئەوەی ڕەشی تۆخە و بە تەواتی ڕەش بۆتەوە بەڕەوەی ڕەنگەکە ئایناسی بۆەوەی ڕەنگەکەی و تامبوونێکی کامڵیشیە، تامکاڵی و جیاوازە. ڕەشکەی کاڵ جیاوازە لە ڕەشکەی پێگەیشتوو کە پێگەیشت ئەتوانی بەو شێوە هەم بۆ خواردن بەکاربێ، هەم کە خەڵکی خاتە نانەوە، هەم شێوەی کە بتوانین زەیتی لێ وەربگری. کاک جەلال حەزەکەم باس لەوە بکەین زین ئایا چەند جۆر زەیتی ڕۆکی یان زەیتی سروشتی هەیە؟ بەنسبەت زەیتەکان یان ڕۆنەکان با بڵێین جۆریان زۆرە، بەگشتی ڕۆنی ئاژەڵی هەیە، ڕۆنی ڕۆکی هەیە. لەناو ڕۆنە ئاژەڵەکانە ئەوە دیارە باسی ناکەینەوە بابەتی منێ. لەناو ڕۆنە ڕۆکیەکانە یان با بڵێین باشتر بڵێین زەیتە ڕۆکیەکانە دوو جۆر یان بۆ سێ جۆر زەیتمان هەیە. زەیتی هەڵفڕیومان هەیە کە پێوترێ ڤۆڵەتایل ئۆیل یان زەیت العەتری. ئەم زەیتانە ڕێژان زۆر کەمە، لە 100 تا 1 بۆ 2 لە هەموو ڕۆکیەکە.
ئەوەیە کە بۆن و بەرامە و تام بەو ڕۆکە بەخشێ. بەڵام جۆرێکی ترکەم باسی ئەم ڕۆمانە زەیتی چەسپیوە یان زەیتی ثابت فیکسد ئۆیل. ئەم فیکسد ئۆیڵا ڕێژەکەی ئەگۆڕێ لە 120 تا 50 تا 60. بۆ منە لە بابەتی ئەم ڕۆمان کە ڕێژکەیە لە ڕێژکەیە لە 125 بۆ 35شی ڕۆنە. یعنی گە بۆن منە 100 غرام ڕێژکە ئێمە پرێسی بکەین بە پرێسێکی سارد. ڕێژکە لە جۆری دووەمیانە لە جۆری دووەمە کە زەیتە فیکسد ئۆیلەکانی تیا زەیتە سابتەکان چەسپیوەکان وەلو ڕێژەیەکی کەمیش زەیتی هەڵفڕێوی تایە. بەڵام بەگشتی ئەوەی کە زۆر با و ساڵە بەسەریا ڕۆنە چەسپیوەکەی کە لە سایە 25 بۆ 35 بێت بە جۆری ڕێژکەکەشە گۆڕێت. زۆر باشە. من ئەمە باس لە سوودە پزیشکیەکانی ڕەشکە و زەیتی ڕەشکە. بەڵێ ئەگەر باسی ڕەشکە بەگشتی بکەین سوودی زیاترە وەک لە زەیتەکەی لەبەرەوەی لە کاتی زەیتە تۆ کۆمەڵێک ڕیشاڵ فایبەر یان ئەلیاف لێ بێتەوە تەنها زەیتەکەی بەکاردێت. ئەگەر بێت و باسی سوودەکانی ڕەشکە بکەین بەگشتی توانین بڵین ڕۆکێکە بەوە ناسراوە هەر لە کۆنەوە و بەپی توێژینەوە زانستە نوێیەکانیش کە بەرگری لەشی مرۆڤ بەهێزەکە. ئێمە شەزانین کە کەسێک بەرگری لەشی بەهێز بوو نەک با بڵین لە نەخۆشی چاک نابێت و هەرتوشی نەخۆشیش نابێت. لەواچ هەر لەبەر ئەمەش بێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم أبل الحبة السوداء دواء من كل داء إلا السام يعني أما ما إلا الموت. وترشكا درمان بو همون خوشيك تنها مردن النبي هم مردن عجرته. لبروي كليلي سرچاوي همون خوشيكان تيكشكاني برجري لشي مروفكان. كاتك كسك برجري لشي بهز بو نخوش ناكبه. حتى مردن بصاغيه جد أما مصداقي فرمودي في غمري خلاص أصلا. أما الري برجري لشو. أم جاتو جينو زانستيكان كمل بردس معنا أمرو لچندين سرچاوي بابلين خۆماڵی یان ئینگلیزی و خۆشببختانە زۆر بەشیان ئینگلیزین و پزیشک و بابلین پسپۆڕی خەڵکی خۆمان نووسیوێتی باس لە ئەواکن کە بەپی توێژینەوە زانستیەکان بۆ زیاتر لە 30 نەخۆشی باو سەردەم ڕەشکە چارەسەر. ئەنی بۆ نمونە بۆ فشاری خوێن بۆ چەوریەکان بۆ نەخۆشی شەکرە بۆ نەخۆشی کۆڵۆن بۆ نەخۆشیەکانی سنگ کۆکە و پەتا و هەوکردنیسیەکان و قورگوسی ئەوانە بۆ زۆربەی نەخۆشە باوەکان ڕەشکە بەڵام دۆزی ڕەشکە جیاوازە لە نەخۆشیەکە بۆ نەخۆشیێکی تر. واتە بێ کەسێکی شارەزا و پسپۆڕ ئەو دۆزە دیاری کات ئەگەر کەسێکی دەرمانسات بێ باشتر یان کەسێکی بۆ نمونە شارەزا بێ لە بواری جا دەرمانیە توانێت دۆزەکە دیاری کات بۆچی نەخۆشیەک چۆن نەخورێت. ئەو باسی ڕەشکە بەگشتی بکەین ینی خۆی وەکو تۆوەکە بڕی ڕێگە پێدراویش نابێت لە هەموو ڕۆژەکان نابێت لە 9 گرام زیاتر بێت. ینی 9 گرام لە ماوەی ڕۆژەکە بخورێت لەوانە تقریبا 35-33 دەنکێک بکات لە ڕەشکە ئەوە بۆکو تۆوەکە خۆی. بەڵام ئەگەر وەکو بینە سەر زەیتەکەی لەبەرەوەی کە تڵپەکەی کە جیا بێتەوە ڕیشاڵەکەی لێ بێتەوە بەڵام لەگەڵ ڕیشاڵەکەشە کۆمەڵە مادەی تر هەیە کە مادەی ساپۆنینی پێوترێ هەندێک ئەو مادانە هەندێکیان لەوانەیە بڵێن بە ڕێژەیەکی کەم ژەهراوین ناڵین مەترسیدارە بەڵام ژەهراوین نابێت زۆر خۆری لە ڕەشکەیە بکرێت. بەڵام کاتێک بە پرێسی سارد ئەو تڵپەی جاب و زەیتەکەیمان دەستکەوت ئەو زەیتە سەلامەتە بۆیە تۆ نابێت لە نیو کەوچکە زیاتر ڕەشکە بخۆی بەڵام کە زەیتەکەی و دەستکەوت ئەو کاتا توانی کەوچکەچای لە ڕەشکە ڕێژەی چەوری چەندەیە؟ لە 25 بۆ 35 لە 25 بۆ 35 بە پێی جۆری ڕەشکەکە ئەگۆڕێ. زۆر باشە. تۆ باس لە خواردنی ڕەشکە کرد بەو نیو کەوچکەچیان کەوچکەچای لە ڕۆژەکە بەزێمە بوون لە بەرنامەکانی پێشووترا باسمان لە کۆمەڵێک زەیت کردوە لەوانە زەیتی زەیتون بن لەوانە زەیتی سرکە. ئێستا ئەم ڕۆژ کە باز لە زەیتی ڕەشکاکەین ینی چۆن ئەکرێت بۆنە هەر یەکەیان کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە و کۆمەڵە سوودی زۆری هەیە لە ڕووی پزیشکیەوە. یعنی ئەگەر ئەمانە لە ڕۆژێکە هەر سێکیان بۆن زەیتی زەیتون زەیتی سرکە زەیتی ڕەشکەکە لە ڕۆژەکە ئەگە هەرسێکیان پێکەوە بخورێت زەرری نییە بۆ لەشی مرۆڤ خۆی وەکو زەرەر هەر شتێک زیادە خۆری تیا بکرێ باش نییە. بەڵام ئەگەر کەسێک ویستی چەند جۆرێک زەیت لە ڕۆژەکە بەکاربێنە بۆ زەیتی زەیتونیان زەیتی ڕەشکە ئەتوانێت بەژەمەکان تەناوبی پێ بکە. واتە بوونە بەیانیانێک کەوچکەچایەکی ڕۆنی ڕەشکا خۆم نیوەڕوان کەوچکێکی چێشت لە زەیتی زەیتونە خۆم پێشژەمەکان ئێوارەش کەوچکێکی چێشت لە سرکەی سێوە خۆ بۆ نمونە ئەگەر کەسێک ویستی نابێ هەرسێکیان هەر سێ ژەمەکە بیخوا واتە توانێت ژەمەکانی دابشکە بەسەر ئەو سێ
پێکاتێکی هەڵی بژاردووە ژەمێک ڕشکە بخوا ژەمێک زەیتی زەیتون بخوا ژەمێکیان سەرکەی سێ بخوا بۆ نمونە بەو شێوەیە بێ زەرەری نییە بەڵام ئەگەر هەر سێکیان بخوات بۆ نمونە یان سێ جۆر زەیت بخوا و هەر سێ جۆرەکەش سێ ژەمە بیان خوا لەوانەیە تووشی سوکچوون بێت تووشی هێڵنج و شانەوە بێت کاریگەری خراپ بێت. ئێمە ئەمانەوێت لە ڕێم بەرنامەوە بە عەمەلی بە مەیدانی بزانین چۆن لە ڕشکەوە زەیتەکەی بەرەمێنێت. ڕشکەوە زەیتەکەی ئەمەلەکەی بکەین فەرموو ئەمەلێکی با بکەین. ڕشکە ئێمە سەرەتا پێویستە ڕشکەکەمان بەردەست بێ و بەهۆی جیهازی زەیتگرتنەوە ئێمە توانین زەیت لەم ڕشکەیە وەربگرین کە ئەم ئامێرە ڕشکەکەیەکەیتە ناوی چەند جۆر لەم ئامێرەمانێ ئایەک حەجمە قەبارەمان هەیە یان چەند جۆر؟ ئەم ئامێرە جۆری زۆرە ئەم ئامێرە ئەمە لەوانە بچووکترینیان بێ جۆریان زۆرە ئەمە ئەم جۆرەمان هەیە کە لەوە گەورەترە لە کارگەکانی بەرەمێنانی زەیت تا جۆری زۆر گەورەتر بەکارێکە بە تەن ئەتوانێت زەیتی لێوەربگیرێ ئەم جۆرانە گەورن و هەمووشیان کارکردنیان لەسەر پرێسە پرێز واتە پستانە خات سەرە و تۆی کە تایەتی لەڕێ ئەو پرێس و پستانەوە ئەم زەیتا گوشرێتە خوارەوە ڕێگەیەکی تریش هەیە کە زۆر جار لە زەیتە بازرگانەکان یا زەیزانی کە تەنها بۆ خواردن بەکارێنەوە بە شێوەیەکی بازرگانی بەرهەمێنرێ گەرمەکرێ ئەم دانەوێڵێ گەرمەکرێکە گەرم کرا زەیتێکی زیاترەیە بەڵام کوالیتی زەیتەکەی کەمترە بێ بەڵام ئەم جیازانە ئەم ئامێرانی کە لە بەردەستی ئێمەیە و لە کوردستانە هەیە بە شێوەی ساردەیگرێ کۆڵد پرێسی ساردە کەم پرێسە ساردەوای لێکە کوالیتی زەیتەکەی بەرزتر بێ و سوودی تەندروستیشی زیاتر بێ ئێمە ڕشکەکەمان ڕشکەی کوردیە کە وەکو ڕشکێندی پاکستانی بەڕاستی پاک نییە وەکو جیاکردنەوەی ڕشکەکە تەنها هەندێک خشت و خاڵی تایە وەکو گوڵی ڕشکەکە چکە تۆکە لە گوڵەکەەوە دروسە بێ ئەو خشت و خاڵی تێکە لە بەڵام هەری ڕۆکەکە خۆیەتی زەرەرێکی نییە ئەم ڕشکەیە ئەمە لە کوردستان دەستمان خستووە سەرتا جیازەکەی بۆڵەکەین جیازەکە کەمێکی شەکات ڕشکەکەی تێەکەین کە ڕشکەکەمان تێکرد بۆ خۆی ڕایەکێشێ و پستانێ خاتە سەر کە پێوترێ کۆڵد پرێس ڕشکەکە گوشێ و زەیتەکەی ئەبەخشە بێ ئێمە زۆر باشە ئێستا ئەمە خەڵتەکەیەتی خەڵتەی ئەو ڕشکەیە بەڵێ ئەم خەڵتەیە سوودی چییە؟ ئەم خەڵتەیە چەند سوودێکی تایبەتی هەیە کە زۆر جار بۆ پەین بەکارێت بۆ پەین بۆ بەقوتکردنی ڕۆکەکان ڕۆکە ئەوانی کە لە ئینجانیان یا ڕۆکی باخەکان بۆ بەهێزکردنی ڕۆکان بەکارێک پێین وەکو علەف ئەتوانێت بەکار بێنرێ علەف بۆ منە بۆ داواجینەکان یان بۆ منە بۆ ئاژەڵەکان بەکار بێنرێ وەکو خۆراکە خۆراکێکی دەوڵەمەە بە پرۆتین بەوانی کانزایی بەهای خۆراکی بەرزە بەڵام ئەوەی ئێمە زەیتەکەمان لێ جا کردوتەوە بۆ پیشەسازی سابوون و جوابەتی جوانکاریش بەکارێنرێ ئەم تڵپەی ئێمە کە باز لە زەیتەکانەکەین بە تایبەتی لە بواری گیادەرمانی و ڕۆکەکانە تەنیامە زۆربەی کات باز لە سوودەکانی ئەم بابەتاکەین بە دڵنیاییشەوە هەموو شتێک بێ زیان و بێ زەرەر نییە ئەمەوێ باسێک لە ئەو زەرەرانە بکەیت کە لە ڕشکەیان لە زەیتەکەیەوە تووشی مرۆڤ بێ بەڵێ ڕشکە خۆی یان زەیتەکەی تەنها لە زۆرخۆریەکەیە زیانی هەیە زیانەکەش ئەوەیە کە وەکو با بڵین بە ژاهراوی بوونێک دروستەکە لە جگەرە باش نییە کاری جگەر سستەکە ئەگەر بێت و زۆرخۆری تیا بکرێت ینی لەو ڕۆوە ئەگەر زۆرخۆری تیا بکرێت لەوەی کە باسمان کرد کەوتکەچایەک لە زەیتەکەی بەسە یان نیو کەوتکەچا لە دەنکەکەی بەسە بە ڕۆژێک ئەگەر لەو بڕە زیادڕەوی تیاکراوە ماوەیەکیش بەردەوام بوو کەسەکە لەسەری گومانەکرێت کە تووشی ژاهراوی بوونی جگەر یان تووشی کۆمەڵە دەراوشتەی خراپی تر ببێت زۆر باشە وەکو نرخ وەکو سیعری هەم ڕشکە هەم زەیتەکەی لە بازاڕەکانە چۆنن ئایا خەڵک ئەتوانێت بە ئاسانی دەستی کەوێت هەم شێوازی دەستکەوتنەکەی و هەم سعرەکەی بەگشتێ توانین بڵین ڕشکەی خۆماڵی کوردی کە با بڵین جوتیاری کورد ئەیچێنێ و ئەیدورێتەوە نرخەکەی هەرزانە کیلۆیەک ڕشکە لە بینی
2000 بۆ 3000 هەیە بەما دەستکەوتنی ئەرزانە بەڵام وەکو ڕشکەی با بڵین هندی هەیە ئەمڕۆ لە بازارە پاکستانی هەیە مسری هەیە کە بەداخەوە ئەوانە جوانتر پوختتر دێنە بازارەوە ئەوەی خۆمان لەوانەیە ئامێرێکی وانە بێت کە دەنکەکە جاکەتەوە لە کۆمەڵە چیرکە و چواڵ یان لە کۆمەڵە شتی تر بەڵام ئەوانی کە دێن چکە بە ئامیر بە دەستگا جاکردنەوە ڕۆنقێکی جوانتری هەیە بۆیە سەرنجی کڕیار ڕائکێشم بەلای خۆیانە بەڵام هەن لەگەڵەوەیان کە ئێمە هەتا بکرێت ڕشکەی خۆماڵی بەکاربێنی لەبەرەوەی لە پزیشکە کۆنەکانە ئەم قسەیە هاتووت تا چەند هزار ساڵێک پێش ئێستا هاتووە هەموو مرۆڤێک بە ڕۆکی زەویەکەی خۆی چاکە بێتەوە ئەمە قسەی با بڵین زۆربەی پزیشک و حەکیمە کۆنەکانە لە گریکەکان لە یۆنانیەکان لە مسرەکان لە چینیەکان لە پەندی پێشینانیان هاتووە کاڵێ هەموو مرۆڤێک بەو ڕۆکە چاکە بێتەوە کە لە زەویەکەی خۆی ئاچێنرێ و ئەکرێت ئەمە وەکو ڕۆژکە خۆی نرخی 2 بۆ 3000 بەڵام ئەگەر بێت و زەیتەکەی گرانترە لەبەرەوەی لە جوارە لە 5 کیلۆیە لترێک زەیتایەتی یان ئەگەر کۆن بێت زۆر مابێتەوە لەوانەیە لە 6 کیلۆیە لترێک زەیتە باتێ بێگومان زەیتەکەی با بڵین گرانترە لەوانەیە ئەو کاتە تۆ ئەگەر کیلۆی ڕشکە بکڕی بە 3000 ئەو کاتە لەوانەیە 6 مل یان 6 سیسی لە ڕۆنی ڕشکە بکڕی بە 3000 لەبەرەوەی بە پرۆسێسێکە ڕوا و پاڵفتە ئەکرێ و شوشەی پێویستە لێبڵینی پێویستە ماندووبوونی کەسەکەی پێویستە و کەمێک قازانجیشی لەوانەیە کەسەکە بخاتە سەر بێگومان نرخی زەیتەکەی لە خودی ڕشکەکە زۆر گرانترە. ئەمە وتت ئەم ئامێرەیان بۆ شوشەی بچووک بۆ قەباری بچووک بۆ ئەوی کە زەیتەکەی تێکی و ئامێری گەورەتریشتان هەیە بۆ شوشەی قەبارە گەورەتر بۆ ڕێژەی زیاتر بڵێن ئێمە 500 کیلۆ ڕشکەمان هەیە ئەم ئامێرە لە توانایان نیە 500 کیلۆ ڕشکەمان بۆ بکەم بۆ چەند کیلۆیەکە بێ بە ئامێری گەورەترێکین لە کارگەکانە بەتەن زەیتێکی لێ پێویستی بە ئامێری زۆر گەورەتر هەیە کامە هەرێکە و لە حەجمی خۆیاتی بەڵام هەر ئامێرە و کوالیتی خۆی هەیە و هەمووشان لە کۆتایە زەیتێکی ئەو ڕۆکەمان پێ پێویستی بە کارەباشەیە بێگومان کارەباشی پێویستە لە ناوەمە ماتۆڕێکی کارەبایی تایە کە ئەو ماتۆڕە کارەبایان لە ناوەم ڕۆڵەیە سوڕێنێتەوە پێویستی بە کارەبا هەیە سام ئامێرە بچووکە نزیکی 4 پێرە کارەبایەوێت 4 بۆ 6 پێرێ بێ ئەمایان زیاترێوێ تا گەورەتر بێ بێگومان کارەبای زیاتر تۆ باسی گەرمکردنی ڕشکەکەت کرد لەناو ئەمەیە هیتەر هەیە گەرمی بکە هەندێک لە ئامێرەکان خۆیان لەگەڵیان هەیە بەڵام خۆشی لەگەڵ ئیشکردنا جیازەکە گەرمە بێ ئەو ئامێرە گەرمە بێ و یارمەتی گوشینی زەیتەکەەوە باشترەیە خۆی تا ڕادەیە گەرمکردن سوودی هەیە بەڵام زۆر گەرمکردن کە سوودی زەیتەکە نایانە کە سەر و 100 پلە زیاتر دەکات ئەوە پێوترێک گەرمکردنی ناسروشتی ئەجنا خۆی تا 60 پلە و 40 پلە و 50 پلەش کێشەی نێگەر گەرم ببێ زۆر باشە من ئەمەوێت لێرە پرسیارێ بکەم کە لەوانە زۆرێک لە هاوڵاتیانە پرسیان لا دروست بێ چەند کیلۆ یان وەزنی چەنە وەرمە شوشەیەکی ئالەم قەبارەی تا دروستە بێ ینی ئەمە چەنەمان ڕشکە هەبێت قەبارەیەکی بۆ نە لەم شوشەمان بۆ دەرەچێت ئەوە شتە بەسێ بە جۆری ڕشکەکە تا ڕشکەکەی باشتر بێ گەیوتر بێ و پێگەشت بێ بە تاواتی هەروەها شوێنی کەلی بەرهەماتوە سروشتی تر بێ یەکما زەیتی زیاتری تێ ئەسامەوەکو ئەزمموی خۆمان ڕشکەی کوردی لە 2 بۆ 3 کیلۆ جاریوە ناگاتە 4 کیلۆ لیترێ زەیتمانەیاتێ بەڵام ڕشکە هەندی و پاکستانەکان لەبەرەوەی کۆن بوون تا کۆن بێ زەیتەکەی کەمترە بێتەوە چکە زەیتی تریشی تایە لەگەڵ کۆلبوونا لەگەڵ مانەوە لەگەڵ شازی بەرهەمێنانێکی خراپە ڕێژەی زەیتەکەی کەمترە بێتەوە کە لە هەندی و پاکستانەکان ئێمە زۆر جار تا 6 کیلۆش ئەنجالی ترێ ڕشکەمان دەستکەوتووە لە 6 کیلۆ ڕشکە ئەنجالی ترێ زەیتی ڕشکەمان دەسەکەوێت بەڵام لە کوردەکە لە 3 بۆ 4 کیلۆ لیترێکمان دەسەکەوێت بابەتی کوالیتی کە لە کوردستانە کێکە لەو بابەتە زۆر گرنگانەی کە
معنی ڕاگەیاندنەکان و زۆربەی شوێنەکان گرنگی پێدەن بە تایبەتی مەسەلەی کوالیتی من ئەمەوێ بۆ نمونە کاتێک کە من ئەمەوێ زەیتێکی ڕەشکا کڕم بە چیا بزانم ئەمە کوردەواری و ئەسڵێ و چیا بزانم تەقلیدیە و هاوردێ یەک خاڵی جاکەرەوە هەیە ئەویشەوەی ئەگەر بێت و حکوومەت پێشگیری لە کەرتی تایبەت بکات و پێشگیریکردنەوەی کارگەی بەرهەمە سروشتی و خۆماڵەکان بکات زۆربەی ئەو کەسانی کە کاری جادەرمانیەکەن یان کاری خۆراکیەکان بەرەمە خۆراکیەکان بەرەمەهێنن ئەو کاتایکن بە کارگە بەمەرجە کار ئاسانی هەبێت بەڵام تەماشاکە ئێستا کۆتوبندەکان زۆرن کەسێک ئەگەر بێوێ ڕشکەیەک دروستکە بە کوالیتی یان بە ستانداردێکی بەرز پێویستە کا بچێت زەویەک بکڕێت یان بگرێت بکرێ یان بینایەکی گەورە بکرێت و ئامێری زۆر گەورە بێنێت و خۆی تۆمار کات لە ژووری باینی کۆمەڵێک کۆتوبند هەیە کە ڕاستە شتی یاساین بەڵام لامان کاتیش ئەگەر ئاسانکاری بکرێت زۆربەی پیشەوەرەکان ئەوتانە بنە خاوەن کارگە کەواتە بەس بۆیە جاکرێتەوە ئەو کەسەی کە بە کوالێتیی بەرز بمانێ بەرهەمی بێنێ بڵین لۆگویەکی تایبەتی خۆی بێ کارگە بێت ئەتوانێت لیژنەکان تەماشای بکەن سەردانی بکەن بزان ئایا ئەم زەیتە بیبن بۆ شیکاری بۆ تێست ئایا ئەم زەیتە بەڕاستی زەیتی ڕەشکەیە و ئایا خۆماڵی یان نا لەبەرەوەی تا ئێستا بەڕای من ئامێرێکی وا پێشکەوتو نیە لە کوردستانە وەکو کۆرۆماتۆگرافی ئەمانەی کە باونی HPLC کە پێکاتەکەی پێ بڵێ یان سەرچاوەکەی پێ بڵێ ئەگەر هەش بێ و ئامێرانە بەداخەوە لە هەندێک شوێنی تایبەتی مەرزەکان مەگەر کارکەن لە با بڵین مەڵبەندی خۆپارێزەکان بڕا ناکەم لە کارابن ئەوەندە ئەتوانن بزان ئەمە ڕۆنی ڕشکەی یاننا یان بڵێن بەکتریای تێداوایاننا شیکاری بەکتریایی بۆ بکەن بەڵام ئەو شیکاری بۆ ناکەن کە بزانێ ئەمە پێکاتەکەی چەند چۆنە کە ئەو جیازایی کا کە من باسم کرد لەبەرەوە باشترین شتەوەی ئەمە بزانین ئەو شتە کارگەیە ئەگەر کارگە بوو کارگەکەش کوردستانی بوو ئەتوانین بڵێن ئەوە متمانە پێکراوە و بەرەمێکی خۆماڵی و سروشتی ئەم ڕشکەیە بۆنێکی تایبەتی هەیە کە بۆنێکی کوردەواریانەیە ئەمە یعنی ئەو جۆرانی ترکە باست کرد لە بازار هەمان بۆنیان هەیە یان ئەمە هی ئەوەیە کە کوردەواری و تاوا سروشتیە ئەم بۆنە بۆ هۆی مادەیەکەوە کە پێوترە زەیتی عتری یان ڤۆلەتایل ئۆیلی پێوترە ئەو بۆنە دروستەکە لە ناو ڕۆکەکەیە کە لە هەموو ڕشکەیەکە پێویستە هەبێ بەڵام ڕشکە کوردیەکان چکە تازەترن و سروشتیتر گەورە بوون پێکاتێم زەیتە عتریانیان زیاتر تێە بۆیە ڕشقی کوردی بۆنەکەی بەقوترە لە چاو ڕشکێکی هندی و پاکستانی کە لە بازارەکانە هەیە و ئەو بۆنەی کەمترە کەمە پێکاتی دەرمانی ڕشکەکە پارێزێ و سوودەکانی ڕشکەش بەشێکی زۆریان پەیوەندی بەو زەیتەوە هەیە زۆر باش ئێمە گەیشتینە قۆناغی کۆتایی حەزەکەین بزانین ئەو زەیتی کە ئەو ڕشکەی کێمە لە سەرەتاوە ئەم پرۆسان ئەو عملیانەمان بۆ کرد بزانین زەیتەکەی چۆن دەرچۆ و چەندی لێ دەرچووە زەیتەکەی لەژێر جیازەکەیە ئەمە تڵپەکەیەتی زەیتەکەشی لەمایە کۆبۆتەوە کە ئێمە ئەمە نەمازەی دەستکەوتووە لەم ڕێژە تڵپەیە کەمە زەیتی ڕشکەکەیە ئێمە جیاکەینەوە بەڵام پێویستەکە بپاڵێورێ بە فلتەرێکی تایبەتی و پاڵێورێ بۆی هەندێک خشت و خاڵەیە هەندێک جاریوایە دەنگی تۆوەکانی تێچێتەوە پێویستە بیپاڵێوین بە فلتەرێکی پاک و خاوێن بیپاڵێوین و زەیتێکی تەندروستمان دەستکرد ئەمە زەیتەکەیەتی لە دوای پاڵاوتن ئێمایکەینە شوشەی تایبەتیەوە ئەم شوشانەمانەیە ئیتر بەپێی حەجم و داواکاری خەڵکی ئەمەکەینە شوشەی تایبەتی خۆیەوە زیاتر خەڵکانی لای ئەمە بە ڕێژەی کەم کەمەی گڕن چکە زەیتی ڕۆژکە نابێت زۆری لێ بخورێ
60 ملیێک باشە بۆ کەسێکی ئەتیادی بەم شێوەیە لەکی 60 ملی تێگەین و ئەم شتانێک شکە بەکارێنین پێویستەکە هەمووی تازە بن بەکار هاتوو نەبن کاگڕۆنج ئەمە لەگەڵ ئاوە بەکار ناهێنرێت نا زەیت لەگەڵ ئاو تێکەڵ ناکرێمەوە مەسا ئەمە خۆی بەڕاستەوە خۆی ئەخورێت شازی خواردنەکەشی سرکە ئەوەمان هەبوومانەوە بێ بە ڕێژەیەک لەگەڵ ئاوە تێکڵاو سرکە ڕاستە سرکە ئەتوانێت لەگەڵ ئاوا تێکەڵ بکرێ هەم بۆ ڕوونکردنەوەی هەم بۆ سوودەکانیشی باشترە بەڵام زەیت لەگەڵ ئاوا تێکەڵ ناکرێت توانێت تێکەڵیکەی بەڵام خۆی و پێکاتەکەی وایە لەگەڵ ئاوا تێکەڵ ناکرێت توانێت هەر بە خەستی بخورێ بەڵام نابێت زۆری لێ بخورێ زەیتی ڕۆژکە زۆر خواردنی تەندروست نییە ڕێژەی خواردنی ڕێگە پێدرا بۆ کەسی ئەتیادی لە کەسێکی باڵغ و گەورەیە کەوچکە چایەکە بەیانیان پێش خواردن پێش نانی بەیانی کەوچکە چایەک بخوا زۆر زۆر بە سوودە یان بۆ مناڵ نیو کەوچکە چا توانرێ بخورێ بەڵام زۆر خواردنی تەندروست نییە زیان زۆر بە جگەرە گەێنێ هەر چەنە ڕۆکێکی زۆر زۆر بە سوودە کاک جەلال من لە سەرەتای بەرنامەکە لەگە کاگڕان جاباسمان لەوە کرد کە ڕەشکە چۆنە چێنە بەس منەمەوێت زیاتر لەم بارەیەوە بۆ نمونە ئێستا ئەمە تۆوی ڕشکەیە من ئەتوانم بۆ منە لە هەر زەوێکە بمەوێت بیچێنم و بەرهەمی ڕشکەم لێ دەستکەوێت بەڵێ بێگومان تۆوی ڕشکە لەبەرەوەی لە زەوی کوردستان زەویەکی هەمە چەشنە و هەمە جۆرە با بڵین لە شاخ و لە گرد و تەپۆڵکە و دەشتاییمان هەیەمە ئەتواندرێت لەو ناوچانەی کە بەرفراوانن وەکو دەستی شارەزوور دەستی بتوێن و پشدار و هەندێک شوێنەکانی گەرمەسێر زۆر بە ئاسایی و زۆر بە با بڵین بە شێوازێکی سەرکەوتوانە ئەچێندرێ و بەریشەدات و لە هاوینە بە زۆری کە پێگات ڕەشە بێت با بڵین تۆوەکە لێکرێتەوە وشکەکرێتەوە دواترە تەکێندرێ و گەڵاگوڵەکەی جاکرێتەوە و تۆوەکەش جاکرێتەوە یعنی زەوی کوردستان زۆر گونجاوە بۆ چاندنی ڕشکە زۆر باشە تۆ باسی کۆمەڵە سوودی زۆرت کرد لە هەم لە ڕشکە و هەم لە زەیتی ڕشکە ئایا بیر لەوە نەکراوەتە بۆ منە هاوردەی دەرەوە بکرێت خۆی بڵین ئێمە بەداخەوە تا ئێستا قۆناغی پڕکردنەوەی پێداویستی ناوخۆمان نەبڕیوە لە ڕۆنی ڕشکە ئەوەی کە هەیە کۆمەڵێک خەڵک خۆیان لە سنتەرەکان یان لە ماڵەوە یان نشوێنی جادرمانەکان یان لەوانەیە کارگە هەبێت زۆر بە بڕێکی کەم ڕۆنی ڕشکە بەرهەم بێنێ ئەتوانم بڵێم ئەم بڕە بەشێوە ناکە کە پێداویستی ناوخۆی پێپڕکرێتەوە بەڵام ئەگەر بێت و حکوومەت هاوکار بێت یان دام و دەستگاکان ئاسانکاری بکەن بۆ وەبەرهێنان لەم بوارەیە ڕۆنی ڕشکە ئێمە توانین لە جوتیارەکان بیکڕینەوە وهانیان بین داوای ڕشکان لێ بکەن بڵێن من ئەمساڵ 2 تەنم ڕشکە ئەوێ کە بزانم بازاڕم هەیە بزانم ئەوەیە دەتوانین نەک پێداویستی ناخۆی پێپڕکەینەوە هەناردەی وڵاتانی دەروبەریشی بکەین لەبەرەوەی ئێمە پێگەیەکی ئابرووی زۆر بەهێزمان هەیە ئێمە بەشێکی لە هێزار لە عێراق هیچێک لە وڵاتە عەرەبیەکان و لە ناوەندی با بڵین بینی ئاسیا و ئەوروپای نێمە بۆ تورکیا بڵێ بۆ ئێران بڵێ بە وڵاتە عەرەبیەکانی دراوسێمان ئەردەن و کوێت و سعودیە و کە وڵاتانە لە ئێمە با بڵین بەکاربەرترن زیاتر بەکاربەر نۆگرەوەی کە بەرەمێن بن بە دڵنیایەوە توانرێ ڕشکەی کوردستان کە ناسراوە بە یەکێک لە با بڵین لە بەهێزترین جۆرەکانی ڕشکە کە ڕۆنێکی زۆر چاکی هەیە و بە تایبەتیش کە ڕشکەی حتا ڕشکەی سلێمانی و هەولێر و دووەک جیاوازی لەوە لێنیان خۆیانە ئەو توێژینانەی کە من خوێنمەتەوە کە کراوە لەسەر کوردستان ئەڵێ ڕشکەی هەولێر زۆر ڕشکەیەکی چاکە دەشتی هەولێر ڕشکەی سلێمانی هەر بە هەمان شێوە بە پلی سێم ڕشکەی دەشتی کۆیە ببورن دەشتی دهۆک ئەمانە ئەتواندرێت وەبەرهێنانی باشی تیا بکرێت سەدان و هەزاران کەس لەسەر ڕشکە بکرێتە سەر کار و هەناردەی وڵاتانی دەروبەری و دراسێشی بکەین وەکو مارکەیەکی با بڵین کوردی کە هەم بۆ خۆراک بەسوودە و هەم بۆ لایەنی تەندروستی و بۆ جوانکاریش.